چەندین کارگەی هاڕین و بڕین و شکاندنی بەرد لە سەنتەر و دەرەوەی سەنتەری شارۆچکەی دەربەندیخان بوونی هەیە. کارکردنیان بووە بەهۆی پیسکردنی هەوای شارۆچکەکە و بەهۆی پاشەڕۆی کارگەکانی شەوە سەرچاوەی ئاوی بەنداوی دێوانە پیس بووە کە دواتر دەڕژێتە ڕووباری سیروانەوە. دیارە مێژووی ئەم کارگانە گەڕێتەوە بۆ پێش دروستبوونی ئەم ماڵانە کە لێرە هەن، بەڵام ئەو کاتەش کە دروست کراوە دیارە هەر بەشێک بۆ لە شار، چونکە لە پلانی فراوانبوونی شارە دیارە ئەمە هەر تێدا بووە. لە کاتی خۆیان ئەبووە مەسەڵەن بیر لەوە بکرایەتەوە کە ئەم کارگانە لە جێگەیەکە بن نەبێت بەهۆی پیسبوونی ژینگە و نەبێت بەهۆی گرفت بۆ شار. ئەم کارگانەش کە لێرەن دیارە کە کارگەکان کارگەی کەسارەیە، ئەوەی کە بۆ درەوە و شتانە دروستەکە، کارگەی مشارە، کارگەی بلۆکە و هەندێک شتی تریشی تێدایە کە بەڕاستی من هەر ئەوانەی شارەزام ئەمانە هەرێکیان بگرە کاریگەری سلبی و خراپیان لەسەر ژینگە و لەسەر تێکدانی سیستەمی ژینگەی ناوچەکە بە شێوەیەکی گشتی هەیە. ئەگەر تەماشا بکەی هەر لە تەبوتۆزەوە هەر لە ژاوەژاوە کە ئەمانە گرفتی گەورە و بەڕاستی جدیان بۆ گەڕک بۆ خەڵکی گەڕک بۆ دانیشتوان کردووە. ئێمە چەند جارێک هەنگاومان ناوە هەوڵمان داوەکە چارەسەر بکرێ، بەڵام ماوە تا ئێستا. وەکو دانیشتوانی ئەم گەڕەکانە بەڕاستی ژیانێکی ناخۆشمان بەرەس ئەم کارگانەوە هەیە، چونکە لە ڕووی تەندروستیەوە پێش هەموو شتێک گرفتی گەورەی بۆ دانیشتوان و بۆ خەڵکی گەڕک و بۆ دەربەنیخانیش بە شێوەیەکی گشتی دروست کردەوە، چونکە سیستەمی ژینگەی دەربەنیخان هەموو یەک سیستەمە پێکەوە بەسراوە، بەڵام دیارە کاریگەریەکە لەسەر ئەم ماڵانە لەسەر ئەم گەڕەکانەی ئێمە زیاترە تا شوێنەکانی تر، هەر لە ڕووی پیسبوونی هەوای ناوچەکەوە، پیسبوونی ژینگەوە بە شێوەیەکی گشتی ژاوەژاو، هاتوچۆی سیارەی گەورەی بارهەڵگر بەم ناوچە، تێکدانی خەو و ژیانی شەو بەڕاستی کە جاری وایە سەعات ئەنی ئەوە نییە بڵێ کاتێکی دیاری کراو هەیە بۆ کارکردن و بۆ ئیشکردن، ئەنی کاتەکان کراوەیە لە 8 بەیانی بۆ 12 شەو بۆ 2 شەو بۆ 4 بەیانی، ئەنی ئەوە نییە کاتەکان بڵێ کاتێکی دیاری کراوی نییە، لەبەرەوە بەڕاستی ژیانیان تێکداوە لە ئێرە.
دیارە باسکردن لە کارگەیەوە مەبەستانە کە سەرنجمان بۆ لای کێشەی کارگەکان ڕاکردن، بەڵام بوونی کارگە لە هەر شارێک سیمای پێشکەوتنی باری ئابووری و دارایی و گوزەرانی خەڵکی ئەو شارەیە. ئەوەی کە ئێوە پرسیاری لەسەرەکەن کارگەکان ئێستا کەوتونەتە ناو عمقی دانیشتوانی شارەوە، ینی لە ناو شوێنی سەکەنیان لەبەرەو بۆ بە کێشە بۆ بە باسێک لەلایەن میدیاکاران و لەلایەن داموجەزگەکان و پرسیاری لەسەرەکەی. ئەمەش باگراوندێکی مێژووی خۆی هەیە کە لەگەڵ مێژووی دەربەنیخانایەتەوە. مێژووی دەربەنیخان بە دانانی کارگە دەسی پێکردووە، لەبەرەوەی شاری دەربەنیخان پێش 70 ساڵ پێشتر شارێک نەبوو بە ناوی دەربەنیخان، تەنها دروستکردنی بەنداوی دەربەنیخان و محەتەی کارەبای دەربەنیخان و تونێلی دەربەنیخان هۆکارە بۆ دروستبوونی ئەم شارە. ئەو شارش ئەو پرۆژانش لەسەر بنەمای چەند پرۆژەیەکی هاڕینی بەرد و کارگەی بەرد و کارگەی چەولم و ئەوانە کە پاشماوەی ئەو کارگانە تایسەی خەڵکی دەربەنیخان درێژەی پێدەن و ئیش و کاریان بریتە لە دابینکردنی گوزەرانیان لە ڕێگەی ئەو پرۆژانەوە. وی کەمایی سەرنجی ئەوەیە کە پرسیایی لەسەرەکەن بەڵێ لە دەربەنیخانە لە زمانێک ئەم شارە ئیدارەی محافەزەی لێ بووە و گرنگیەکی زیاتری پێدراوە و شارەوانەکەی دەسڵاتی زیاتر بووە و چەند سنووری شارەوانەکە فراوان کراوە و چەند وەڵت دراوە بە کارگەی هاڕینی بەرد و کارگەی بلۆک و کارگەی کاشی و کارگەی بەردی حەلان و کارگە بچووکەکانی تر. پێم وایە ئەو کارگانێکی سەر ڕێکگرە بۆ بەمایی گیرود بووە هاوڵاتیان نزیکەی حەڤە کارگەی هاڕینی بەردمان هەیە و لەگەڵ چەند کارگەیەکی بەردی حەلان کە ژمارەیان لە 25 کارگە تێپەڕ ناکە ئەوانەی کە زەرەریان بۆ ژینگە هەیە. ئەو کارگانەی دەکەونە شوێنی نیشتەجێبوونی هاوڵاتیانەوە بریتین لە کارگەی هاڕینی بەرد، بڕینی بەرد، شکاندنی بەرد بۆ ڕەقەم، دروستکردنی کاشی، بلۆک. ژمارەی کارگەکان زیاتر لە 40 کارگەیە کە 16 کارگەیان کارگەی هاڕینی بەردن و بە ڕەزامەندی شارەوانی کار دەکەن. نزیکەی 7 کارگەی دیکەش هەن بەبێ ڕەزامەندی شارەوانی کار دەکەن. وڵی بەڕێزم پێشەکی بە خێراتنی کەناڵەکەتانەکەم بەخێر بێن یاخواسەر چاوەڵە یەکیان خۆم کوڕەکەم تووشی نەخۆشی قەسابات بوو لەبەر ئەم معاملانە خانەوەی خۆم جێیەش چوون بۆ شارە زۆر بۆ کرێ تا 2 ساڵ ئیتر شەو ڕۆژی شەکەن مەگە کارەبا قەتە بێ تەپ و تۆزەیە بابیەوە هەر ناوێری مناڵ بێتە دەرەوە بەخواست ئەو 2 ساڵە ئەو کوڕەمە لە خەستەخانە بووە ئەم سەرۆسەری خەستەخانە و ماڵی خۆمان لاوێنە لە ناچاریە ئیسەش قیمەتگە خانەکە مەفرۆشم هەر من نیم چەنە ماڵ هەیە وەرە بگەڕێ ئەو گەڕەکانە ئەم لا ئەو لا گشتی نووسادی وەفرۆشتم بەردەکە سعاسیە شەوتی هەڵی ڕێژێ مناڵە خەوتە ئەترسێ کاکە نیمە ڕۆی عینی چێت. دیارە ئێمە وەکو دانیشتوای دەربەنیخان بەڕاستی بەدەست چەند کێشەیە کۆناڵێنین و ئەو کێشانەیش لە دوجارە گرفتیان بۆ دەربەنیخان دروست کردەوە گرفتی تەندروستیانە بۆی کە لەوانە ئاوی دەربەنیخانە کە چەندین جار قسەمان لەسەر کردەوە ڕێگای مەرگ نێوان دەربەنیخان سلێمانی و نێوان سلێمانی دەربەنیخان کەلار و لەگەڵ ئەوەی شایەکێکی تر لە گرفتەکان ئەو کارگانی بەردهاڕینە کە لە ناو شاری دەربەنیخان ناو گەڕەکانی شاری دەربەنیخانایە ئەمانە بەڕاستی مەترسی گەورەیان دروست کردو لەسەر تەندروستی خەڵک ئەویش ئەوەیە
ئەوەیە کە تەپوتۆز بە ڕۆژانە ئەچێتە سەر شاری دەربەنی خان ئەم کارگانە پێشتر لە شوێنێک بوون لە باکووری دەربەنی خان لە بناری شاخەکە لەوێ لەبەرەوەی کە قسە لەسەرەوە هەبوو کە مەترسی دروستەکە گرفتی تەندروستی دروستەکە بۆ دانیشتوانی شاری دەربەنی خان ئەو کارگانە داوای گواستنەوەی کرا کە بێتە شوێنێک شیاو بێ بۆ ئەوی کە ئەو کارگانەی تیادا بنرێ و هەم گرفت بۆ ژینگە بۆ هەمدان بۆ دانیشتوانی شاری دەربەنی خانی دروستەکە ئەوە بوو بڕیاری گواستنەوەیاندا بەداخەوە هێنایانە ئێرە کە ئێستا لێرەین ئەمە نزیکترین گەڕێکی دەربەنی خانەوە گرفتی بۆ خەڵکی نەخۆش دروست کردووە گرفتی بۆ پاک و خاوێنی دروست کردووە لێرە خەڵکەیە شەوانە کاتی ئەم بەردانە ڕۆ ئەکرێ دەنگێکی گەورەی هەیە و بەمە خەڵک بێزارە بێ و بێتاقەتە بێوانە یەک گرفتی تریش کە ئێمە حەزەکەم ئاماژەی پێ بکەین ئەگەر متابعی ئەوەتان کرد بێت چوار دەوری ئەم کارگانە سەیری جادە و ڕێگاکبانەکانی بکەن جادە و ڕێگاوبانەکانی دەربەنی خان خۆی باش نییە بەڵام بە حکمی ئەوەی ئەم جادە و ئەم ڕێگاوبانە زۆرترین بەردی تیابار ئەکرێ زۆرترین باری قورسی پیادێ هەمیشە ئەو جادانە تێکچوو خراپ بووانە بۆیە ئێمە یعنی بە ئەوەی ئەزانین کە حەق وایە ئەم مەترسیە لا کەم بکرێتەوە یان لا ببرێ ئەم کارگانە ببرێنە شوێنێکی تر ئێمە داوای ئەوە ناکەین ئەمە ببرێتە شوێنێکی تر کە گرفتێکی ژینگەی دروستکە چونکە من ژیانی دارێک بەخەتەر ژیانی هاوڵاتیەک لام ئەوەیە لە دوجارە حکوومەتی هەرێمی کوردستان کاربەدەسانی حکوومەتی هەرێم کاربەدەسانی شار ئەبێ ئیش لەسەر چارەسەرکردنی و بکەن بۆی مەترسی لەسەر ژیانی دانیشتوانی شاری دەربەنی خان کەم بکات ئەلبەتە ئێمە ئێستا لە شوێنێکین کە خوارومان بەنداوی دێوانەیە بەنداوی دێوانەیەکێک لەو وینانەی کە پێشنیاز دەکرێت بۆ بەدیلی ئاوی خواردنەوە بەنداوی دێوانەیە بەڵام ئازامێکی لەم کارگانە و زایدان ئەوەی کە پاشەڕۆی هاوڵاتیان لە ڕێگەی زمان هەوڵە زێرابەکانەوە چێتە سەری ئەوەیە کە ئەم کارگانە بەڕاستی پاشەڕۆیانەیە ئەمانە ئاوەکەیان و پاشماوەی بەردوهاڕینوینەکە بێتە لیتاوێک ئەوەی جارێکی ترە چێتە بەنداوی دێوانەوە کە وەکو وتم سبەینێ ئێمە وەکو بەدیلی ئاوی خواردنەوەی دەربەنی خان سەیرەکەی واتە لێرە چەند گرفتێکەیە بەڕاستی هیچ کامێکیان کار ئاسانی تیان نییە بۆی کە ئێمە چاوی لێ بنووقێنین مەترسیەکی نەخاتە سەر ژیانی هاوڵاتیان پێشێلکاری ژینگەی کارگەکان پیسکردنی ڕەگەزی هەوا کارکردنی بەردەوامی کارگەکان بەبێ بەکارهێنانی فلتەر فڕێدان و بڵاوکردنەوەی پاشماوەکانیان لەسەر خاک ڕژانی ئاوەڕۆکانیان بۆ ناو ڕووبارەکان دروستکردنی ژاوەژاو پابەند نەبوونیان بە یاسا و ڕێنمایە ژینگەیە کارپێکراوەکان بەهۆی ئەو پێشێلکاریە ژینگەیانە و دروستبوونی کاریگەری خراپ لەسەر تەندروستی هاوڵاتیانی شارۆچکەکە و لەژێر فشاری چالاکوانان و ڕێکخراوی سروشتی کوردستان بەڕێوبەرایەتی شارەوانیەکانی سلێمانی لە ساڵی 2014 و بە نووسراوی ژمارە 14391 بڕیاری داخستن و گواستنەوەی سەرجەم کارگەکانیدا بۆ ماوەیەکی کاتی ئەم بڕیارە چووە بواری جێبەجێکردنەوە دواتر لەژێر فشاری خاوەن کارگەکان مۆڵەتی کارکردنیان پێدرایەوە و لە ئێستادا بەردەوامن لە کارکردن ئەوەی کە تووشی نەخۆشی ئەو شتانە بەڕاستی گومانی تێدانە کە تووشی نەخۆشی بووە خەڵنم گەڕەکە هەر لە نەخۆشی ڕەبەوە لە حساسەتی سنگ و قورگ و ئەوانەوە کە بەڕاستی ئەمانە کاریگەری ڕاستەخۆیان هەبوو لەسەر زیادکردنی جگەلەوەی کە ئێمە بەڕاستی هەر ئەوە نییە بڵێن هەر ژینگەکەمان ئەوەیە کێشەی تریشمان هەیە کێشەی ئاو کێشەی ڕێگەوبان کێشەی تریشەیە بەڕاستی لێرە زۆر خەڵکمان لێرە بەهۆی ئەم کارگانەوە بەهۆی نالەباری بۆ ژیان بەهۆی ئەو ژاوە کە ئێستا ئەی بیسین بەهۆی ئەو تەبوتۆزەوە کە ئەی بینین خانوەکەیان فرۆشتووە گواستویانەت و ئێستا زۆر ماڵی ترەیە لەسەری نووسی ئەم خانوو بۆ فرۆشتن بەڕاستیان لەبەر ئەوەیە ئەمە شوای کردووە کە خەڵکی تریش کە ئەم زروفە بینێت نایەتە پێشەوە بۆ کڕینی خانوەکە
ئێمە خۆشمان لە خۆم ئەوگو خەڵکە حەز دەکەین ئەم کارگانە بگوازێتە بۆ ئەوەی ڕاستەکەم کارگانە هاڕەهاڕەکات تەبوتۆزەکات ئەو خەڵکە ڕاستەکە بەڵام ئەبێ حکوومەت هەڵسێ بە دابینکردنی شوێنێک و خەدەماتەکانی بۆی ئەم کارگانە لە بەڕاستی کولفێ زۆری تێچێ بۆ ئەوەی بگوازێتەوە ئەبێ حکوومەت هەڵسێ بم بە پرسیارەتە کە ئەم کارگانە شوێنی بۆ دابینکە کاربای بۆ دابینکە ئاوی بۆ دابینکە لە شوێنێکیش بێت کە ئەبەدی وێت نزیکی ناوچێتن نەبێت دوایەکە بێتە هۆی کێشە بۆ ئەم ناوچێ هەم حکوومەت هەوڵدا کە شوێنە دابینکە کە کۆتایی بێت کە شوێنێک بێت دووربەشار بێت بۆ ئەوەی ڕاستەکەم کارگانە نزیکی ماڵەکانە بەڕاستی ماڵەکان لەسەر حەقن کە تەبوتۆزەکان کارگانە ئاڕەهاڕەکات ئێمە بۆیە کارگەکان ناگوازینەوە کە حکوومەت هێشتا هەوڵی نەداوە بۆ دابینکردنی شوێنێک لە شوێنێک کە خەدامەتەکانی و کاربە ئای تێ ببات بۆ ئەوەی ئەم کارگانە هەڵسن بە گواستنەوە بۆ شوێنە حکوومەت هێشتا تا ئێستا هەوڵی ئەوەی نەداوە کە شوێنە دابینکە ئێمە وەکو خۆمان نەگە حکوومەت هەڵسێ بەش دابینکردنی شوێن و خەدامەتەکانی بۆ بەڵێ ئامادەی بە گواستنی کارگان بەڕاستی ئیسا ئەگەر ئێمە کارگەکان بگوازنەوە ئامادەین بڕۆین بۆ شوێنە فلتەر دانین بە شێوازێکی ستاندارد دروستی بکەین بۆ ئەوەی بەیانی دووبانی ئەگە ماڵیش نزیکی کارگەکان بوونەوە هیچ کێسێ بۆ ماڵەکان دروست نەگا کە حکوومەتە و کاتێ هەڵسێ بە گواستنەوەمان بۆ شوێنێت ئیسا ئەم کارگانە بە شێوەیە دروست کراوە هیچ مەجای ئەوەی تیانە کە تۆ بتوانی پێرە پێشوونێکی تیا بکەی ڕاستەکەم کارگانە کە دروست کراوە 2010 وەکو ئیستا پێشکەوتو نەبووە بەڵام ئیساگە بمان گوازە بە شێوە ستاندار پێشکەوتوتر ئەتوانین دابینیکەین و ئامێری پێشکەوتوتری شەیە بۆ هاڕین و بڕینی ئەم کارگان داواکاریمان لە حکوومەتی هەرێم و لە ئیدارەی خۆجێی شاری خۆمان ئەوەیە کە بەڕاستی هەناوی جدی هەڵنێن بۆ چارەسەرکردنی ئەم کێشە ئەمەش پێم وانییە بۆ حکوومەتکارێکی قورس و نەتوانرێت بکرێت زۆر ئاسان ئەگەر حکوومەت بێوێت زۆر بە ئاسانی ئەتوانێت کەوا چارەسەری ئەمە بکە ئەم جێگیان بۆ ئەمانە دابینکە و ئەم ناوچەش بەڕاستی ئەگەر ئەو بەنداوی دیوانە خۆی ئاوی تێبکرێن ناوچەیەکی گەشتیاری و ناوچەیەکی بارە بۆ گەشتیاری بۆیە بەڕاستی بێ حکوومەت بە جدی بیر لەوە بکاتەوە ئیدارەی دەربەنی خان بیر لەوە بکاتەوە کە چارەسەری ئەم کێشە بکات و ئەم ناوچە ئەگەر هەر نەبێ بە ناوچەیەکی گەشتیاریش هیچ نەبێ ئەم دیمەنە دیمانێکەوە ژینگە ناشتینی کردووە کۆتایی پێبێنێ لەم ناوچە ئەم درەختە کە ئێوە ئیبین ئێستا لە بەردەستمانایە ئەمە بەهۆی ئەو تەپوتۆزی ئەو معمەلانەوە تەماشاکەوە ێستا بەهۆی بارانی دوێنیەوە تقریبن تۆزێ بەستوێتی نەکەی ڕق بووە ئەو تەپوتۆزەی نەماوە بەڵام ئەگەر تەماشا بکەی ڕەنگی درەخت سەوزە ئەمە سپی بووە ئەمە بەهۆی ئەو تۆزەوە کە لەسەری کەڵەکە ئەبێ دیارەکە بواری هەناسەدان بواری ڕۆشنە پێکاتن ئەوانە نایڵێت بەو شێوەی بینی درەختەکە وشکە بێت ئەمانە بە هەمان شێوە بۆیە ئەمە ئەگەر درەختێک بێت ئەبێت تەسیر و کاریگەری ئەمە لەسەر سی و لەسەر ئەندامی هەناسەدانی مرۆڤەکانە بێت چۆن بێ بۆیە داواکارین ینی بە جددی داوای جدیمان لە حکوومەت لە ئیدارە لە کاربەرەسانی ئەم شارە هەیە کە خەمی ئەم گەڕەکە خەمی ئەم دانیشتوانە کە ژمارەیەکی زۆر ماڵی تێدا بخۆن و بە جددی بێنە سەرخەت بۆ چارەسەرکردنی ئەمە و وەکو ئاماژەمان پێدا پێشتر پێم وانی ئەمە گرفتێک بێت نەتوانرێت چارەسەر بکرێت بۆیە چارەسەرکردنی ئەمە خزمەتێکی گەورەیە بە ژینگەی شار خزمەتێکی گەورەیە بە کەرتی گەشت و گوزار لەم شارە خزمەتێکی گەورەیە بە دانیشتوانی ئەم ناوچە بۆیە هیوادارم بە جدی بێنە سەرخەت بەنسبەت مۆڵەتی نوێ و مۆڵەتی نوێ بۆ هیچ پرۆژەیەک بۆ کارگەی قورس لەو سنوورە نادرێتەوە ئێمە کار لەسەر ئەوواکەین ئەوە شوێن پێشتر بێ زەبت شوێنی پرۆژەی قرس بووە و بە مۆڵەتی فەرمی وەریان گرتووە بە شێوەیەکی یاسایی لەوێ ئیشەکەن بەڵام ئەوی هەوڵی دراوە لە ئێستا بەدواوە ئەوە ڕاگیراوە و بە شێوەیە مۆڵەت بە کەس نادرێ و هەوڵە دێن ئەو مۆڵەتانی کە داومانە بۆ کارگەی پیشەسازی بیگۆڕین بۆ شتێک کە لەگەڵ ژینگەیە بگونجێ بە بازار بێ بە بانزیخانە بێ بە سۆپەرمارکێت بێ بە شتێک لەو بابەتانە ئەمانەوێ ڕەگەزی ئەو زەویانە و کارگانە بگۆڕین بۆ شتێکە خزمەت بە ژینگە و بە خەڵکی ناوچەکە بکات و شێوازی ڕێکەوتنیشمان لەگەڵ کارگەکانە پێشتر لە ئیداری قایمقامێت کۆبوونەوەی لەسەر کراوە هەموو لایەنەکان ئیمزایان کردووە
ڕۆژانە کە کاریان بۆ تهدید کراوە هەتا ئەو کاتی شوێنیان بۆ دیاریەکرێ بەردەوام ناتوانن کار بکەن بە شەو ناتوانن کارکەن ڕۆژان لە سعات حوتی بەیانیوە تایەکی پاشنیوە ڕۆ بواری کارکردنیان پێدراوە دوای ئەو ماوەیە ڕائگیرێن هەتاکو ڕۆژی ئایند لیژنەی تایبەتەیە لیژنەی تایبەت بە زیادەڕۆی هەیە لە قایم قامێت و لە شارەوانی و بەدەمیان بۆچنەوە بەڵێ دیارە ئەبێ ئەمەوە بڵێم بەڕاستی هەم هاوڵاتیان بە گشتی وەکو شاری دەربەنی خان و هەم چالاکوانانی دەربەنی خانوا باش شایەتێکیش بدەین دەتوانمانێک بڵێم هەندێک لە لاری پەیوەندیدار وەکو شارەوانیش لە ئەمە بێدەنگ نەبوون و هەمیشە کتابیان بەرز کردوەوە کە ئیش کراوە بۆی کە چارەسەرێک بۆ ئەمە بدۆتەوە بەداخەوەم ئیتر چارەسەرێکە بۆ شێوازەیە کە لە دوای ئەم هەموو داواکاریانە کردومان ئێمە لە ڕێگەی سۆسیال میدیاوە لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەیاندن و ڕێکخراوی سروشتی کوردستان ئێمە گروپێکمان هەبوو کە جەنابیش خۆی تیا ئەندام بووی گروپی هەڵوێست و لە ئیشمان لەسەر کردووە لە هەموو گرتبوونەوەکان ئەگەر دوو خاڵ سێ خاڵ چوار خاڵ هەڵبوو بێ یەکێ لە خاڵەکان ئەوە یەکە چارەسەرێک بۆ ئەو کارگانە بۆ دۆزرێتەوە و مەترسی ئەم کارگانە لەسەر جوانی هاوڵاتیان کەم بکرێتەوە یان من دەتوانم بڵێم لە زۆر شوێنیشی بۆ کراوە بەڵام بەداخەوەم هەتاکو ئێستا کە قسە لەگەڵ ئێواکەین چارەسەر بۆ ئەم گرفتە دانەنراوە نەخۆشی ڕەبووە خۆزگەیەوە ڕۆشتن پرسیارتانەکرد نەخۆشی درێژخایەن لە ئەم ڕینا زۆرترین گرفتیانەی بە تایبەتی خەڵکی ئەم گەڕەکە لە بەرەوەی زۆرترین تەپۆتۆز ڕۆژانەکرێ بەسەریانە لەسەر ئەمە کە ئێمە بتوانین بە هەمومانەوە ئەو سێمە ترسیە کە باسم کرد کۆمەڵە شتی تریشێت قسەمان لەسەر کردووە لێ بێدەنگ نەبووین بەڵام بەداخەم تاکو ئێستا هیچ نەکراوە. ڕێکارەکان پێش هاتنی من بۆ ئەم شارە و پێش ئەم ساڵی 2020ەکە دەستی پێ کردووە لەگەڵ فراوانبوونی شارە پێشتر شارەوە شاری دەربەنی خان ئەوەندە بچووک بۆ ئەو کارگانە لە جنوبی شارەوە بوون و بە شێوەی ژینگەیی گونجاو بوون بۆ ئەوەی کارگیان لێ دروستکرێ بەڵام ئێستا فراوانبوونی سنووری شار وای کردووە و شوێنانە بە شێوەیەکن کە زەرەیان بۆ ژینگەی شارەکە هەبێ ئەمەش دەگەڕێتەوە بۆ فراوانبوونی سنووری شاری دەربەنی خان ڕووی نیشتەجێبوونەوە ئەوەیشی کە تۆ پرسیاری لەسەرەکەی بزەبەت کاری لەسەر کراوە پێش ئێمەش هەوڵ دراوە ڕێکخراوە ژینگەیەکان راپۆرتی خۆیان لەسەرداوەوە هەوڵ دراوە ڕەزامەندی وەزارەتی پیشەسازی وەزارەتی کشت و کاڵ وەزارەتی شارەوانی وەربگیرێ بۆ لابردنی ئەو کارگانە بۆ خۆیان بە عەقدی درێژخایەن وەریان گرتووە زمانێک وەریان گرتووە ساڵی 2000ەکان بۆ ئیدارەی پارێزگای کەرکووک لەم شارە بۆ عەقدەکەیان بە قووەتە عەقدەکەیان سیمایەکی قانونی هەیە هەڵوەشانەوە لێسەندنیان ئەوەندە ئاسان نییە بەڵام ئەوەی کە هەوڵە دراوە لایەن شارەوانیوە دابینکردنی زەویە لە ناو سنووری شارەوانی دەربەنی خانە بمانەوێ بەراوردی بکەین بۆەوەی کە شوێنێک بۆ کارگە پیاکەن سنووری شارەوانی دەربەنی خان لە سێلاوە داخراوە ئەو سێلایی کە داخراوە هیچ مەجالێکی فراوانبوونی تیانە وەلای چوار هەمیشی کەماوەتەوە لای ڕۆژ ئاواوەیە ئەوە لە ڕژنگەیەوە ناگونجە کارگەی لێدابنێن لەبەرەوە پەنامان برۆتە بەر وەزارەتی کشت و کاڵ لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی کشت و کاڵەوە هەوڵی دابینکردنی زەوی دراوە تا ئێستا چەند هەوڵێ دراوە آخر هەوڵیان ئەوەیە کە ئەمڕۆ بەدواچوونمان بۆ کردووە لە منتیقەی لە مقاتعی گوڵان لە نزیک گوندی دەرەدوین کە شوێنێکمان دەستشان کردووە و ڕێکاری یاسایی گری نەبەر بۆ دابینکردنی ئەو شوێنە و تەخسیسکردنی بۆ مەسایلی کارگەکان و شێوازی ڕێکەوتنی ئیدارەی ناوچەکە لەگەڵ کارگەکانە چۆن بتوانین ئەو عەقدانە بگۆڕین بە عەقدێکی تر و شێوازی هەڵوەشانەوەی عەقدەکانیان ئەو هەوڵانە شێوازی جێبەجێکردنەکەی لەگەڵ ئەو ڕێکەوتنایە کە لە ئیداری قایم قامێتی قەزای دەربەنی خان کراوە لەگەڵ نوێنەری کارگەکان و لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی شارەوانی و کشت و کاڵ و لایەنە ژینگەیەکانی ترا ئەبێ ئێمە شوێنێکیان بۆ دابینکەین دیارە وابەستین بەوە کە بۆیان دابینکەین و دوای ئامادەکردنی شوێنەکە کارگەکان ئیلتیزام بکەن بەو قەرارەوە کە داوامانە بەو ڕێکەوتنەوە بگوێزنەوە بۆ شوێنی دیاریکراوە. بۆ
بۆ ئەوەی ژینگە و تەندروستی هاوڵاتیان پارێزراو بێت پێویستە حکومت کار بکات بۆ داخستن و گواستنەوەی سەرجەم کارگەکانی بەرد بۆ دەرەوەی شارۆچکەکە و ناچارکردنیان بە جێبەجێکردنی یاسا و ڕێنمایە ژینگەیەکان.